سیاسەتی مام جەلال بە دڵنیاییەوە ئەگەر سیاسەتێکی سەرکەوتوو نەبوایەت لە چادرێکەوە لە قەندیل نەئەچوە بەغدا مادامەوەی سیاسەتەکەی سیاسەتێکی حەکیمانە و سەرکەوتوو بووە بۆیە هیوادارم هەموو هێزە سیاسیەکان و هەموو خەڵکی کوردستان هەمیشە بیر لەوە بکەنەوە ئەو کارانەی کە کردوێتی وە پێکەوە هەمیشە کۆکردنەوەی خەڵک هەمیشە ئەو ڕەشدەوارە بووە ماڵەکەی بۆ پێکەوە کارکردنی هەموو لایەک هیوادارم هەموو لایەک هەر بەو شێوەیە فکر بکەنەوە و بەو شێوەیە کار بکەن بۆ خزمەتی میلەتەکەمان و چونکە ڕێگە و ڕێباز و خەباتی مام جەلال شتێکە کە خزمەتێکی گەورەی بە میلەتەکەمان کرد و توانی کێشەکانی ناوخۆ چارەسەر بکات لە کوردستان و توانی کورد بە یەک هەڵوێستی و یەکدەنگی بەرێتە بەغدا و توانی لە عێراقیش هەموو لایەنە کێشەکانی ناو نەک هەتەنها کورد پێکهاتەکانی تری عێراقیش کۆبکاتەوە و ڕێکیان بخات و پێکەوە کار بکەن مام جەلال هەمیشە زۆر جار ڕەنگە زۆر جار غەدری لە خۆشی کرد بێت لە حیزبەکەشی کرد بێت بەڵام بۆ ئاشتی لە پێناوی یەکخستن و ڕێخستنی ماڵی کوردیدا بۆیە من پێمە ئەوە یەکێکە لەوانەیە کە هەمیشە ئەو کارانەی کردووە و بە تاکید لە من عەرزیشم کردی جارێکی تر نە مام جەلال یەک مام جەلال بووە لە کوردستانە و مام جەلالە هیچ پێشتر نەبووە و دوای ئەویش مام جەلالێکی تر نابێتەوە بۆ چارەسەری کێشەکان بۆ قەزەی میلەتەکەمان بەڵام هیوادارم ئیستیفادە لە ڕێبازی و لە خەباتی و لە بۆچوونەکانی بکرێت.